ئازیزانی ناوتی سڵاوتان لەبێ. دادگای تاوانەکانی عراق تا چەند بێلایەنانە و دوور لە دەستێوەردان توانیوێتی کەیسەکان یەکلا بکاتەوە. ئاخۆ پرسەکانی پەیوەست بە کورد لەم دادگایەدا حەقی خۆی دراوەتێ؟ بەڕێزان بە میوانداری حاکم ئاسۆ سەرۆکی پێشووی دادگای یەکەم لە دادگای باڵای تاوانەکانی عراق گفتوگۆی ئەم پرسە و چەند پرسێکی دیکە دەکەین. کاک حاکم زۆر بەخێر بێ. زۆر سپاس. کاک حاکم سەرەتا بۆ دەست پێ بکەم لە ماوەی ڕابردوودا چاوپێکەوتنێکی تاریق عەزیز بڵاو بووە لە کەناڵی ئەلعەرەبیە بازدەوە دەکات کە بێتاوان بووە لە کاتێکدا دادگای باڵای تاوانەکان وەکو تاوانبار ناساندی و سزاشی بەسەردا سەپان. بە پێچ ئەوانە تاوانباری تاریق عەزیز لە یەکێک لەو تاوانە سەرکیانە سەردەمی ڕژێمی بەعەس بۆ لەبەرەوە ئەندامی ئەنجومەنی سەرگردایەتی سەورە بوو لە 75 بوو بە ئەندامی ئەنجومەنی سەرگردایەتی ئەو بوو هەچی بریارەکانی ئەو ئەنجومەنە کە لەلایەنی سەرۆکی ئەنجومەنی سەرگردایەتی سەورە هەمویان بەشداریان کردەوە لە ناحی یاساوی بە جۆری یاسای دادگای باڵای تاوانەکانی عراق بە جۆری مادەی 15 لەبەرەوە هەمویان بەشداریان کردووە بەرپرسن. لەبەرەوە بەشداری کردووە لە چەند بریارێک بۆ نمونە بریاری 666 لە کوردەفێلیەکان کەوا پەیوەند علاقەی هەیە بە لە سێندنەوەی بەبێ یاسا ڕێکەزنامەی لە کوردەفێلیەکان و بە هەمان کاتە دەستگیرتن مصادرەی ئەموالی مەنقول و غێرمەنقولین کوردەفێلیەکان و اینجا بریاری 160 کەوا علی حەسەن مەجید کەوا داندا بە ئەمین سەر مەکتەبی تەنزیمی شیما سەلاحیەتی ڕئیس جمهوریان نا. اینجا هەندێک لە کەیسەکانی تر بۆ نمونە کەیسی کە بازرگەکان کە لە سێدەراندرا بە جۆری ئەو بریاری مەجلیسی قادی سەورە بڵێن لە کەیسی ڕاپەڕینی نەوەیەکیش ئەویش هەر ئەندام بووە کەوا چاوپۆشی کردووە لە راپۆرتی مقەرەری ناتۆ یەکگرتووەکان. ئەو بوو ئەبێ ئەو بریارانە بە زۆری دەرچێت بە جۆری مادەی 43 لە دستوری عێراقی پێشەوە، بەڵام بەداخەوە سەرپێچیکی زۆر گەڕ و پێشلگاریکی زۆر گەڕ بووە لە ڕاحەی یاسایەوە. ئەو بوو کە هەمویان تەخویدان کردووە ئەندامی ئەنجومەنی سەرگردایەتی سەورە هەمویان تەخویدان کرد بۆ تاوانباری سەدام حوسێن کەوا سەلاحیەتێکی مطلقی هەبێت کەوا ئەوان دکتاتۆریان دروست کرد لە سەدام حوسێن کەوا بۆ دەرکردنی هەچی بریارێک. واتە تاوانبار بوو، یعنی تاوانبارێکی سەرەکیە بێگومان. دەبەرەوە لە هەموو کەیسەکان سزا کراوە بۆ نمونە لە کەیسی ڕاپەڕین کوردەفێلیەکان بەڵێن کەیسی بازرگەکان کەیسی ئەحزابی دینی. کاک حاکم ڕۆڵی دادگای باڵای تاوانەکان لە یەکلاکردنەوەی کەیسەکاندا ینی تا چەند ڕۆڵێکی بێلایەنانەی هەبووە دەستێوەردان ینی فشار ناکرێت لەسەر دادوەرەکان لە کەیسەکاندا؟ بەڕاستی هیچ فشارێکی لەسەر نەبوو. دادگا ئیشەکەی خۆی بە جوانی و بە جۆری یاسا و بە جۆری شەفافیەت و مهنێت ئیشەکانی خۆی جێبەجێ کردووە لە سەرەتا کە دەستی پێکرد هەتاکو پێش ساڵێکەوە بە جۆرەی یاسای ژمارە 35 کەوا ئەو محکەمەیە دادگایە کەوتە ژێر فشارێکەوە فشارێکی سیاسی هەندێک لایەن ئەیانەوێت ئەو محکەمەیە ئیلغاکەن، بەڵام ئیلغاکەی چۆنە؟ ئیلغاکەی ئەوە بوو لە ناحیەی ئیداری و هەیکەلی ئیداری ئەجینا وەکو یاسا وەکو کەیسەکان و وەکو بریارەکانی ئەمێنێتەوە، بەڵام ئەوە بوو لەلایەن لە کوتلە سیاسیەکانەوەی کە هاوپەیمانی کوردستانی ڕۆڵێکی باشیان هەبوو نیان هێش ئەو دادگایە ئیلغابێتەوە. ئەوە بوو تەقلیز کرا ڕەبط کرا بە ئەنجومەنی دادوەری. بۆچی ینی ئەم هەوڵە بۆچی بووەوەی کە ئەم دادگای ئیلغاب بکرێتەوەنێ؟ ئاماژەم پێدا ئەوە بوو لە ژێر فشارێکی سیاسی بوو لەلایەنەوە لایەن هەندێک لایەنە سیاسەکان ویستیان ئەم دادگایە نەمێنێت بڵێن نەمێنێت. ئەو بوو مۆزوعەکە ئەوەیە ینی ئەگەر ئەو کەیسانە وەکو خۆیان بمێننەوانێ ئیلغاکردنەوەی ئەم دادگایە چی دەستکەوتێکی هەیە بۆ ئەو لایەنی کە ئەوێت ئەم دادگای ئیلغا بکرێتەوە؟ ئەوە بوو لەلایەنی بڵین بە بەڕاشکاوی لانی دەوڵەتی یاسا و دەوڵەتی لە سیاسەکانی عێراقی ئەو دادگایە نەمێنێت بەڕاستی لەبەرەوە زۆر ئەخایانێ و زۆر کەسیش ئێنێت. ئەمە هۆکارێک ئەو کاری کەش ئەوە بوو زەختێکی مالی هەبوو لە ناحی ئابوووریەوە
ئەو دادگایە بەڵێن میزانی بودجێکی تایبەت بۆ تەرخانەکرا لەبەرەوە دادگاکان هێش تەقلیسیان کرد و پەیوەندیان کرد بە ئەنجومەنی دادوەری حکوومەتی فدرال کە بریارەکانی هەمووی بە شێوەیەکی مەهنی و شەفافی ئەوانە بریارەکانی دەرچووە ئەو بوو گەورەترینی ئەنجام بوو بۆ گەلی کورد بۆ مافی ئەنفال کراوەکان و کیمیاباران و هەڵەبجە و ناوچەکانی تر کەیسە کوردە فێریەکان ئەوانە 6 کەیس بوو کەوا پەیوەندی بە کورد بوو چواری بە جێنۆساید ناسراوە دوانیشی بە دژی مرۆڤایەتی. بەڵێ کاک حەکەم لە مانگی حوتی 2011 دوو کەس بڕیاری ئیفراجکردنیان دەدرێت واتە وەکو بێتاوان مامەڵەیان لەگەڵا بکرێت ئەو کات تۆ سەرۆکی دادگا دەبیت بەڵام ئەم دوو کەسە تۆمەتبارن لە کەیسەکانی هەڵەبجە و ئەنفال و چەند کەیسێکی دیکەشە یعنی بۆچی ئەم بڕیارە درا و کاتێ ینی کەم تەرخەمەکە کەوتەوە سەر تۆ ڕەنگە بەشێکی ئەم قسەش ڕاست بێ بوو پێی تۆ ئەو کات سەرۆکی دادگا بوویت. بەڵێ دائما مەسەلەیەکە دائما موقفی هەڵوێستی ڕاست و یاسایی ئەو سەرەکەوێت یان ئینسان یا مرۆڤی ڕاست و یاسایی بێت ئەو بوو من کە بریارەکەم دەرکرد لە کەیسی ڕاپەڕینەوە با ئەوراق تێکەڵ نەکەین کەیسی ڕاپەڕین ئەو تۆمەتبارەیەکیان بۆ نمونە محمود فەرج بیلال لەسەر کەیسی ڕاپەڕینەک بە تۆمەتی گازی فرمێسکرێش دەستگیر کرابوو ئەوش بە گوێرەی یاسای نەدەوڵەتی قەدەغەکردن نییە منیش خۆ ڕاستە سەرۆکی دەستەکەم بەڵام چوار دادوەریترم لەگەڵایە دوانیشی کوردن ئەو بۆ بریاری بۆ دەرکرا کەوا بریاری ئازادبوونی بۆ دەرچوو بەڵام بە مەرجێک ئەگەر بریارێکی دەستگیری نەبێت مانعیشی قانونی نەبێت ئەو بوو لە 6 بریاری بۆ دەرچوو لە 4 حەوت پەسەند کرا لە نیهای ئەتەمیزیەوە ئەو بوو بەداخەوە لەلایەنی دادگای لێکۆڵینەوە سەرۆکایەتی دادوەری لێکۆڵینەوە ئیتر بۆ چوونی خۆم بە هەڵە بووە بە کەم تەرخەمی بووە یان بە جۆری بریارێکی دادوەری لێکۆڵین بووە ئەو تۆمەتبارە لەسەر کەیسی هەڵەبجە و ئەنفال بەرڵا بوو هەر ئەوش ناک تۆمەتباری کەژەیە لەسەر کەیسی کۆدەفێلەکانش بەرڵا بوو بە هەمان کاتە ئەمری دەستگیرکردنی هەبوو من لێرەوە داواکەم لایەنە سایاسیەکانەوە یان وەزارەتی شەهیدان یان حکومەتی هەرێم داوای لێپرسینەوە بکەنە لەو کتابە ئێستا ئەتوانیت دەریکەیت بە گوێرەی ئەو کتابە کە لە هینەوە لە 23 بە ژمارەی 933 ئەڵێ إلى رئاسة المحكمة مكتب رئيس المحكمة إطلاق صراح ألا وردت إلينا إجابات رئاسة محكمة التحقيق بأن المفرج عنهم في قضية أحداث 91 الجزء الثاني والمصدق إفراجهم تمييزا بأنهم غير مطلوبين بەڵام بە هەمان کاتە ئەوان داواکاریان هەیە ئەمری دەستگیرکردنیان هەیە لەسەر کەیسی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە چۆن ئازاد دەکرێت ینی چۆن ئەو کەسانە ئازاد کرا ئەو ئەمەژەم پێدا یان ئەوەیە کەم تەرخەمی یان بە هەڵەیەکە لەلایەنی دادوەری لێکۆڵینەوە ئەو تۆمەتباران بەرڵابوو پەیوەندی بەمنۆ نییە بەعکسەوە من ئەگە بەرڵام کە دەبێت کەواتە من گەورەترینی خیانەتم کردووە لەگەلی کورد لە مافی ئەنفال کراوەکان و کیمیابارانی هەڵەبجە من بەداخەوە پێچاوانە ئیشەکانم هەموو بە جۆری یاسا و تۆ لە کاتی خۆیان ینی کە ئاگاداری ئەم کتابە بووی بە دووادات چونتان بۆ نەکرد ینی کە بۆچی ئەو دوو کەسە ئازاد کراون یان کەم تەرخەمی هەبووە یان ئەو کات کتابەکە نایەتەوە لای تۆ ینی برارەکە نایەتەوە لای تۆ ئەوە کتابەکە لای من نییە من لە لای دادوەری لێکۆڵینەوە من بە مەرجێکە بەرڵا بوو ئەو تۆمەتبارە هەردووکیان محمود فەرج بیلال لەگەڵ عومەر غالب بە مەرجێک ئەگەڕێنەوە بۆ دادوەری لێکۆڵینەوە پەیوەندی بەمنۆ نییە من ئەڵێم لە کە بریارەکە دەڵێم إطلاق صراحي فورا ما لم يكن موقوفا أو مطلوبا عن قضية أخرى من بو مرجع هەچی بریارێک محکمەی تحقیق بێ محکمەی جینایەت بێ هەچی دادگایەک بێ بۆ مەرجە بریارەکە دەرەکات ئەو بوو حقیقەتەکە دەرکەوتەوە ئەبێ لێپرسینەوە بکرێت چۆن ئەو تۆمەتبارانە بەرڵا کراوە من ئیشەکانم هەمووی بە جۆری یاسا و دادوەری ئیشەکەم جێبەجێ کردووە. بەڵێ کاک حەکەم قسەیەکەیە باس دەوا کرێت کە ئێستاش زۆر لە تاوانبارانی دیکە هەن کە خەڵکی دیارن بەڵام تاوەکو ئێستا دەستگیر نەکراون لە کاتێکا بڕیاری دەستگیرکردنیان هەیە ینی قسە لەسەرەوە دەکرێت خەڵک هەیە لەناو سوپادایە ینی ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ
بە جۆری ئەو تۆمەبارانە هەندێکیان بەشداریان کردووە ئەمری دەستگیرکردیان هەیە لە کەیسی بەڵێن ڕاپەڕینی 9 لە کەیسەکانی کەش بەڵێنینی کوردە فەیلەکان بەرزانیەکان ئەنفال کیمیابارانی هەڵەبجە مجموعەیەکی تر هەندێکیان لە سوپای عێراق لێ داوامەکان و پلشیان هەیە نووسراو کراوە لەلانی دادگای سەرۆکاتی دادگا بۆ دەستگیرکردنی ئەو تۆمەتبارانە بۆ سوپای عێراق و بۆ وەزارەتی ناوخۆ ئەوە بوو هەندێکیان بەڕاستی بەڵگەیان هەیە و پلشیان هەبووە ینی تۆمەتبارن و تا ئێستش لە پۆستێکی خۆیان ئیشەکەن بەبێەوەی دەستگیر بکرێن ماون حاڵەتێکی ئاسایی ینی دادگا ناتوانێت زیاتر زەخت بکە بە دووادات چوم کا بۆ ئەم کەسانە دەستگیر بکرێن و حەقی خۆیان لێوەربگیرێتەوە خۆ دەزانین دادگا جێتێکی تەنفیزیە ناتوانێت فشار بخاتە سەر حکومەتی فێدراڵکەوە بۆ دەستگیرکردنی ئەویان چەند جارێک نووسراو کراوە بۆ چەختی کردو لەسەر ئەو نووسراوانەکە بۆ دەستگیرکردنی ئەو تۆمەتبارانە بەڵام بەداخەوە کەسێکیان هەندێکیان هێناوە بۆ نمونە بەڵام پاش لێکۆڵینە لەگەڵیانە لەلانی دادوەری لێکۆڵینەوە لەلانی دادگاوە پاش چێکردی ئەو کەیسانە هەندێکیان بەرلا بووە بە جۆرەی براری محکەمە ئایا لەلایانی دادوەری لێکۆڵینە لەلایانی محکەمەوە بەڵێ دەمێ بچینە سەر تەوەرێکی تر ینی ئەو کەیسانەی تاوەکو ئێستا یەکلا کراونەتەوە لە دادگای باڵای تاوانەکان گرنگترینیان چین بۆ چ لایەک مەسەن گرنگە بەڵێ بزەبت ینی خۆی بۆ نمونە ئێستا 6 کەیسی سەرەکی کەوا لێکۆڵین و لێکراوە ئەو بوو کە ئاماژەم پێدا ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و کوردە فێریەکان و بەرزانیەکان و تەطهیری عرقی ئەوە کە پەیوەندی بە ناوچەکانی کەرکووک و دیالەکەوە تەرحیل کران لە کاتی سەردەمی ڕژێمی بەعەس لەگەڵ ڕاپەڕینی 9 بەڕاستی چواریان بە جنۆساید ناسراوە بەڵام هەندێک کەیسی تر هەیە بۆ نمونە هینی قەڵازیە و هەڵەبجە لە وەختی خۆیان لێکۆڵینەوەی لێکرا لە لایانی نووسینگەی سلێمانی بە حقیقت لە ساڵی 74 ئیترە بوو ئەو کاتە کە سەدام حوسێن خۆی ڕاستە جێگەری سەرۆکی کۆماری عێراق بوو بەڵام دەسەڵاتی فعلی هەمووی لەژێر دەستی ئەوە بوو هینی هەموو وەزارەتەکان و دەستەکانی بڵێن هەواگری و سەربازی و ئەوانە فرۆکە خانەوانە هەمووی ژێر دەسەڵاتی سەدام بووە ئەو بێتە حقیقت سەرۆکی کۆماری عێراقی فعلی بووە بەڵام لەو کاتە تۆمەتباری سەرەکی کێ بووە بەڵام وەزیری بەرگری بووە لەگەڵ قائیدی قووەجەویە بووە لەگەڵ سەدام حوسێن بووە ئەو بوو ئەوە کە تحقیقی لێکرا کە ناردیان بۆ سەرۆکاتی دادوەڕینەکۆنە لەو کاتە کە لە سێدەران درا هەندێک تۆمەتباریشکەوە مردوون بڵێن ئەو بوو ئیقافی ئیجراعاتی قانونی لەگەڵ ئەو کەسان بە گوێرە مادەی 350 لە قانون ئوسوڵ محاکەماتی جەزایی بەڵێ هیچ کەیسێک نییە پەیوەست بە کورتاوەکو ئێستێک لا نەکرابێتەوە ینی مابێتەوە لە دادگا هەموو کەیسەکانێک لا بوونەتەوە من بۆ بۆچوونی خۆم من فترەیەک دادوەری لێکۆڵین دوای بووم بە ئەندامی کەیسی هەڵەبجە هەندێک کەیس هەیە بۆ نمونە ئێستا بوو کە ئاماژەم پێدا قەڵازیە و بڵێن نێنی هەڵەبجە 74 ئەو بۆ داخرا بەڵام کەیسی تر هەیە لە کەیسەکانی تر ئەمری دەستگیرکردنیان هەیە بەڵام هەر ماوە و ئێستاش لەلایانی دادگای تاوانەکانی عێراقی بەڵام پەیوەندی بە ئەنجومەنی دادوەری حکومەتی فێدراڵە بەڵێ وەختێک ینی ئەم کەیسانە بە جینۆساید دەناسێنرێن لە ڕووی یاساییەوە گرنگی چییە بە جینۆساید ناساندن خۆی زۆر شتێکی گرنگە بەڕاستی یعنی لە ناحی ناساندن لە ئاسی نەدەوڵەتی خۆی لە ناحی معنەوی خاصەتەن لەبەرەوە بەڕاستی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و کەیسەکانی تر ئەو پرۆسەی شاڵای ئەنفال نەبووە کەیسەکانێک کورد ناناسرە لە ئاسی نەدەوڵەتی بەڕاستی وەکو ئەگە بناسرێ لە لای نەتۆ یەکگرتووەکان و بەڵێن ئاسایشی نەدەوڵەتی ئەوانە شتێکی معنەویە بۆ کورد بەڕاستی لەبەرەوە ئێستا ناوێکی تری هەیە بەڵام کێشەیەکی تری هەیە وەزنێکی تری هەیە لە ئاسی نەدەوڵەتی کورد حەقە بناسرێ بەڕاستی هیچ محاولەتان هەبوو ینی ئێوە بۆ ئەوەی ئەم کەیسە بە جینۆساید بناسێنرێت لە ئەستی دنیادا چەند خەڵکێکن ینی لە دەرەوە محاولەیان هەبوو بۆ ئەوەی ئەم کەیسانە بە جینۆساید بناسێنرێت ئێوە تا چەند هاوکاریان بوون لە ڕووی ئەو بەڵگە و دۆکومنتانی کەلاتان هەیە بەڕاستی خۆی مهمترینی قۆناغ کە دەستی پێکرا ئەو بۆ لەلایانی دادگای باڵای تاوانەکانی عێراق بە جینۆساید ناسێنرا بەڵێ هەر چوار کەیسەکە ئەو بۆ دوای لەلایانی ئەنجومەنی نوێران
بە ئەویش ناسرا بەڵام ئێستا من دەستخۆشیەکەم هەندێ ڕێکخراوەکان هەیە وەکو چاک و لە سوید و لە ئەڵمانی و بریتانیا بەڵێدایانە لەسەر ئاستینەوە دەوڵەتی ئەم پرسە بە جینۆساید مناسبە. کەسانی تر هەیە ئەندام بەرلەمان لە سوید و ئەڵمانیا و بریتانیانە بەڕاستی هەڵوێستی چاکیان هەبووە لەگەڵ وەزارەتی شەهیدان و لایەنە سیاسەکان و حکوومەتی ئێرە هەڵێن هیوادارم زیاتر بناسرێ هەوڵی جدی بدرێ بەڕاستی پێویستە بە دەستەیەک پێگەێنێت کەەوە شارەزایەن هەبێت لە ئاسین دەوڵەتی ئەم کەیسە بگات بە حقیقت بناسرێت بە شێوەیەکی فعلی و جدی لەبەر ئەوە بۆ نمونە ئێستا 15 هەموو ساڵێک یادێکەکرێتەوە لەیانی بەیانێک بڵاوەکەێت و لەیانی نەتۆ یەکگرتوەکان 15 بۆ یادی جینۆسایدی ڕەواندەکە. باشە کورد چ کەمیکی هەیە؟ کورد کەمی بەسەر هاتووە لە شاڵاوی ئەنفال و کیمیا بارەوانە حەقە ئەویش ئاواهی و هەموو ساڵێکات بکرێتەوە ئەبێ داوای لێبوردن بکەن لەلایەنی ئەنجومەنی ئاسایشین و دەوڵەتی لایەنی نەتۆ یەکگرتوەکان لە وەختی خۆیان لەکوێ بوون هەمویان باش ئاگادارن کەوا چیان لێ قەوما لە کورد ئێمە لە وەختی خۆیان کە دەوریان پێکردین لە بریتانیا و لە ئیتالیا یعنی ڕسمەکانیان پیشانیان پێش شاڵای ئەنفالە دوای ئەمە ئەیسلمێنە بەڵێکەوە ئاگادارن کەوا چیان بەسەر هاتووە بەسەر کورد ئێستا بەسە ئیتر کاتی خۆی هاتووە ئەبێ کورد بناسرێت بە شێوەیەکی نیودەوڵەتی کەوا دانی پێبێنن کەوا کورد جینۆسایدی لێکراوە. ڕاستە یەکێک لەو حاڵەتانی کە هەیە بۆ نمونە کەیسێک کە یەکلا دەکرێتەوە حتمما قوربانەکانی دەبێت قەرەبوو بکرێنەوە. ئەمە بە چه سیستەمێک یعنی ڕێکخراوە دادگا چۆن قەرار دەدا بۆ قەرەبووکردنەوەی ئەو قوربانیانە و دواتر چۆن دەسەڵاتی ڕاپەڕاندن ئەم ئەرکاگرێتە ئەستۆ؟ بەڕاستی بوو نمونە سە کەیسێکی عادی لە محکەمەی بڵێن جینایەت هەر محکەمەیە کە جینایەتی بڵێن دادگای تاوانەکانی بڵێن سلێمانی یان شارێکی تر ئەگەر لە کەیسێکی بڵێن کوشتن ئەگەر کابرا سیزاکرا ئەوە بوو مافێنە بەو کاسانە کە سکاڵیان لێکراوە سکاڵیان تۆمای کردووە حەقی قەرەبوونکردنەوە بکرێ لەبەر ئەوە کە دادگای باڵەتوانەکانی عێراق کە بریاری دەرکرا بۆ بە جینۆساید ناسراوە حەقی یاوە بەو کەس و کاری شەهیدان و ئەوانە داوای قەرەبوون کردن لەبەر ئەوە بەڕاستی من لێرەوە ئاماژەی پێدەم ئەبوایە لە دستوری عێراق کە پێهێنا لە وەختی خۆیە بە جۆرەی مادە 32 بەڕاستی بە شێوەیەکی تەفسیلی نەهاتووە بەحسی ئەنفالکرا بەحسی ئەو تاوانە بەسەر کووردا هاتووە لە جینۆساید و ژمڕەڤایەتی بە شێوەیەکی تەفسیلی نەهاتووە ئالەتێکی باشی بۆدانەنرا وەکو ئەبای حسابی ئەویان بکردایە چۆن یاسای پێگەێنانی دادگای باڵای توانەکانی عێراق یان هەیئەی منازعاتی مولکی بۆ نمونە ئەبوایە یاسایکی تایبەت دانرێ ئالەتێکی باشی بۆ دانرێت بۆ قەرەبووکردنەوەی کەس و کاری ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و کەیسەکانی تر ئەوە بوو ئەبوایە بودجەیەکی تایبەت تەرخان بکرێت لە بودجەی گشتی عێراق هەموو ساڵێک. کەم تەرخەمەکە لە چۆ بوو ینی کە ئەمانە نەکرا کەم و کورتێکی تیا بوو ئەبوایە حساباتی پاشە ڕۆژیان کەدا لەو کاتە ئەو یاسایان دابنە مادەی 132 بێڵە نسراوەڵێ يكفل الدولة برعاية المتضررين من النظام البائد ئەوە نابێت خۆی کە کێ زەرریە کەوتوە زیاتر گەلی کورد و لەگەڵ شیعەکان یعنی ئەبوایە حساباتی ئەویان بکردایە معنی بەداخەوە من تر پێداچوونێکی تری بۆ بکەن ئێستا یاساکی تریان بۆ داناوە لە لای ئەنجومی ڕوان دەستخۆشیان لە یەکەم هەرچەند تۆزێ درەنگ هاتووە سنووقیشیان تەرخان کردووە پرۆژەیەکە بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەسانی کە زەرمەندە لە جینۆساید هەر جینۆساید نییە بەڕاستی ئەو کەسانی کەش دژمڕەڤایەتیان هەیە ئێستا نردوانە بۆ حکومەتی فێدرال هیوادارم حکومەتی فێدرالیش ئەویش موافقەتی لەسەر بکرێ هیچ نەبێ بۆ قەرەبووکردنەوەی کەس و کاری ئەنفالۆ کیمیاباران لەگەڵەوەشا پێویستیشە داوەریوبردنیش بکە لەگەڵی کورد. بەڵێ ینی بە پێی یاساکە وەکو پێویست قوربانیانی ئەو کەیسانە وەکو پێویست قەرەبوو ناکرێنەوە لە ئێستادا خۆی چەند مادەیەکدان چەند یاسایەک دەرکراوە بەڵام ئەو یاسایە زۆر گرنگە ئەوەی سەگ ئەگەر بەسەند بکرێت لەلایەن موافقەتی بکرێستانی حکومەتی فیدرال ئەنجومەنی وەزیران لانی ئەنجومەنی نوێران زۆر شتێکی زۆر گرنگە هەرچەند وەزارەتی شەهیدانیش پار هەڵێکیان نا دەستخۆشیان لێکەم لانی مامۆستا ئارام بۆ ئەو مۆزوعە ئیشێکی باشی کردووە ئیتر کۆنفرانسێکی بۆ گرا منیش یەکلەوان کەسانە کە بەشداریم کردووە ئالەتێک دامرێ بۆ قەرەبووکردنەوەی کەس و کاری ئەنفالوانە بەس ئیتر نازانم گەشتێکەوە لەوانی هەر ئەو پرۆژەیە بێکەوە وەزارەتی شەهیدان بۆ
هەوڵی بۆ داوە. بەڵێ کاک حاکم لە دادگای باڵای تاوانەکان کورت چ ڕۆڵێکی هەبوو، ینی بۆ نمونە ئێوە چەند دادوەرێک بوون لەوێ تا چەند وەکو پێویست سەرکردایەتی کورد هاتوون بەدەم داواکاری ئێوە؟ وڵایی بەعکسەوە بە پێچەوانە یعنی هاوکاری باشیان کردووە. ئایا لەو کاتانە بەرپرسانی کورد لە وەختی خۆیان یعنی هاوکاریی باشیان کردوین، یعنی هاتوونتە بەڕووی ئێمە. ئێستا بۆ نمونە لەو کاتەکە پەیوەندیمان کرد بۆ دادگایە، بۆ نمونە سوپاسی دکتۆر بەرهەمەکەین لە کاتی خۆیان، ئێمە کە ڕۆژین پەیوەندیمان کرد بۆ دادگایە ناو فندقەکە ناو ئۆتێلەکانی بەغا ئێمە ئەماینەوە، ئەو دوایی جێگەی بۆ تەرخان کردین لە فندق ڕەشید و شقیان بۆ پێیان کردین ئیترۆ بوو شوێنەکەمان ئەمین کرا. بەڕاستی ئەوە نەبووایە لەگەڵ جەماعەتی پەرپرسانی کورد ئەکینا لەوانەیە ئەمیان فڕاندایە یا ئەمیان کوشنایە تووشی تەقینەوەیەگە بووین ئیتر باش بوو. ئیتر الحەمدوللا شکر ئیشەکەمان بە ڕێک و پێک. یعنی ئەگەر وانە بووە مشکلە ڕوویە ئەوە حتمما مشکلە ڕوویارە وەڵا چکە ناوەکانمان هەمووی بە جۆرەی ئەنتەرنێت و هەمووی ئێمە لەژێر چاودێری ئەو کەسانە کە سەردەمی ڕژێمی بەعس و جەماعەتی قاعیدەوانە چکە ناوەکانیان بڵا کردو متابعەیەمان کرد. لەوانەیە یەکێک لەو نمونە شەهیدێکی کوردمانە حاکمێکی دادوەری کورد لەگەڵ کوڕەکەی حاکم پەروێز خوا عافیکە لەگەڵ کوڕەکەی ئاری شەهید کرا لەگەڵ چەند کەسێکی کارمەند و حرس و پۆلیس وانیان لێ کوشتین ئێمە لەو دادگایە. بەڵێ کاک حاکم ینی ئەم کەیسانە دوای ئەوەی کە یەکلای یەکرێن و چەندانەیان بە جینۆساید ناسێنراون، کورد چۆن سوود لەم کەیسانە وەربگرێ، ینی بۆ داهاتوی خۆی ئاماژەم پێدا وتم شتێکی معنەویە بۆ کورد بەدڵنیایەوە کەوا بە جینۆساید ناسراوە. اینجا ئەمانەیە هەوڵێکی باشی بۆ بدەین قۆناغێکی تر لەسەر ئاسی نۆدۆڵەتی ئەو بوو دەستەیەک پێگەێنین لە شارەزایی لەو کەسانەکە لەو دادگای کە ئیشیان کردووە. بۆ نمونە ئەندێک ئێمە هەموو حاکمەکان خانشین کراوین لەوانەیە ئەوانەی کە ئەو پارێزەرانە ئەو محەق عەدلیانە کە ئیشیان کردووە لە هەندێک کەسی شارەزانێ لە ئاسی نۆدۆڵەتی ئیشێکی باشکەن لە لانی ڕێکخراوەکان لانی بەرلەمانی دەرۆی عێراق ئیش بکەن بەرەوە بناسرێت ئەم کەیسانە لە ئاسی نۆدۆڵی کەوا کورد بە جینۆساید تووشی جونۆساید لەلایەن سەردەمی ڕژێمی بەعز. بەڵێ ئێوە وەکو ئەو چەند حاکمە کوردی کە لە دادگای باڵای تاوانەکان بوون لەم لاولای عنی گلەی بەرجووە کەوت کە ئێوە وەکو پێویست دواتر کەێنەوە بۆ هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان ینی ئەوەی کە کردوتانە وەک پێویست نەنرخێنراوە، دەمەوێت قسەی زیاتر بکە یانی لەسەرەوە. والله ئێمە کە یەکەم جار کە پەیوەندیمان کرد بۆ دادگای کە کارمان لێ کرد وەکو ئەرکێکی نیشتیمانی بوو، پیرۆز بوو بەڕاستی مێژووە ئەمە کەوا ئێمە 13 دادوەری کورد بوو لەگەڵ داواکاری گەشتی ڕۆشتوین پەیوەندیمان کرد کە داکۆچی بکەین لەسەر کەسوکاری ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە کەیسەکانی ئیتر ئیشەکانمان بە شێوەی یاسا و ئیشمان کردووە. اینجا بەشداریمان کردووە لە دەرچوونی ئەو بڕیارانە کەوا 6 بڕیار بوو 4 بە جۆنۆساید نەکەوە. بەڵام ئەمە تقریبان ساڵێکە هەموو دادوەران و داواکاری گشتی پێگاتۆ لە 62 دادوەر و داواکاری گشتی هەمومان خانشین کراوین. ئێمە 13 دادوەری کورد بووین. بەڵام بەداخەوە تاکو ئێسای ساڵێکە هیچ نەڕێز لێنانێکە نەسوپاسنامێکە نەکار ئێمەش دادوەرەکانیش محەق عەدلیەکانیش بامان شێوەکەوە هیچ چێشیان بۆ نەکراوە کەوا نەقلیش نەکران نەهاتمە بۆ جێگەی خۆیان کەوان پەیوەندیان کرد بە ئیشوکاری ئەو مەحکەمە هاتیان وەزیفەیان خۆیان بەجێهێش پیشەی خۆیان بەجێهێش هاتنە پەیوەندیان کرد بۆ دادگایە ئەوان ژیانیشان لە خەتەرا بووایە لەگەڵ کارمەند و ئەوانە هیچ نە سوپاسنامێکە نە ڕێزلێنانێکە. ئیتر ئەنگلێکی ئەوە نەبووە ئیتر لانی بڵێن بەرلەمانی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان بەڵێن لاینە سیاسیەکانەوە ئیتر ئەمە تاکو ئێستا ساڵێکە هیچ بانگهێشتی ئێمان نەکردووەکو ڕێزلێنانێک سوپاسنامێک هەمووتان ینی خۆتان وەکو خاننشین ماونەتەوانێ یان ڕێگەتان پێ نەدراوە بچن لە مەحاکیمەکانی ئەو مافێک بوو لەبەرەوە بەڕاستی ژیانمان لە خەتەرا بووە ئێمەکو یاسایەک بوو لەگەڵ دادوەرەکانی ئەوانەیە برا عەرەبەکانە بەرەوە ناتوانن بگەڕێنەوە بۆ کارکردن لە ئەنجومەنی دادوەری حکومەتی فیدراڵ لەبەرە ژیانیان لە خەتەرا. مەبەستم هەرێمی کوردستان ینی هەندێک لەو دادوەرانە پێشتر لە هەرێمی کوردستان دادوەر بوون و دادوەر بووین بەڵام پەیوەندیمان کرد بۆ دادگای. مەبەستی من ئەوەیە ینی پاژەوەی لەوەی خاننشینەکرێن خۆتان بەویستی خۆتان ماونەتەوە نەچوونەتە دادگاکان جارێک کە دەست بکەنەوە بە ئیش وەکو دادوەر
یان ڕێگەتان پێ نەدراوە؟ نانای ماتوانین بگەڕێنەوە ئێستا خۆتان ناتانەوێت؟ بەڵە بە خۆمان نامانەوێت ئەمە خۆ داوایان کردین بەڵام من بە خۆشبەختانە خۆم بۆ بۆچوونی خۆم شخصی و خۆم بەڕاستی حەزەکەم چالاکی ترم هەیە بێ لە ئاسی نەدۆڵەتی ئەو کەیسانەکەەوە زیانیاریی باشم هەیە حەزەکەم کار بکەم بۆ کەس و کاری ئەنفال و کیمیاباران و هەڵەبجە و کەیسەکانی تریش بەرزانەکان کودەکان حەزەکەم چالاکیمە لە ئاسی نەدۆڵەتی ئەو کەیسانی بگەمە جیهانەوە بەڕاستی بەرلەمانی سوید و ئەڵمانیا و فەڕەنسا و بریتانیا و ئانە محکەمەی جینایی دەولی. بەڵێ زۆر سپاس بۆ حاکم ئاسۆ سەرۆکی پێشووی دادگای یەکەم لە دادگای باڵای تاوانەکانی عێراق. زۆر سپاس دەکەین کە میوانی ستۆدیۆی چاوپێکەوتن بووی. ئازیزانی ناوتی تا چاوپێکەوتنێکی دیکە ئەرشاد و ئاسوودە بوون. زۆر سپاس کاک حاکم. سەرچاوان سپاس.